ئینسان کە چێژ لە عیبادەت نەبینێت کە چێژی لێ نەبینێ دیارە شتێک لە ئارادایە ڕێگرێک هەیە ڕێگرەکەش تاوانە. ئینسان کە لەلایەکەوە تاوانبار بێ هەندێک جار لەوانەیە خۆ تەستی پێ نەکەی کە ئەوە تاوانە و توی تیادایی. ژن کە مێردەکەی لێی ناڕازی بوو مێردەکەی لێی ناڕازی بوو تاوان مێردەکەی لەسەر حەق بێ لێی ناڕازی بێ تام و چێژ لە عیبادەت ناکە خوا لێی ڕازی نابێ. مناڵ کە تۆ لە ماڵەوەی دایک و باوکت لێت ڕازی نەبن ئەزیەتیان بدەی یان تووڕە بن لێت ئەوە چێژ لە عیبادەتت ناکەی. خاڵی سێهەم کە گوناهی ترت هەبێ شاراوە گوناهی سڕ و نهێنی دیسان تۆ چێژ لە عیبادەت ناکەی. چوارەمیان گوناهی علانیەت یعنی کەم تەرخەمی لە تاعەتدا نوێژی بەیانی لە کاتی خۆی نەکەی مەثەلەن یا غەیبەتی مسلمانان بکەی مەثەلەن یا بەکەم دانانی بەرامبەر و گاڵتە پێکردنی قسە هێنان و بردن. بە هەر حاڵ ئینسان دەبێت تەفتیشی خۆی کە بەخۆی بچێتەوە بزانێت لەکوێ خەلەلێک هەیە چارەسەریکە بە ئیزنی خوای گەورە شیرنی ئیمان دەچێتە دڵیەوە ئینشاء الله. و سێ سیفەتیشەیە هەر کەسێ تیایدا بێ شیرنی ئیمان دەچێژێ. یەکەمیان خوای پەروەردگاری لە هەموو کەس خۆشتر بوێ ئەنجا پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵات وسەلام. دووەمیان هەر کەسێکی خۆش دەوێت لەبەر خوا خۆشی بوێ. سێهەمیشیان ئەوەندە ڕقی لەوە بێ بگەڕێتەوە سەر کوفر و جاهیلیەت و بێدینی بە ئەندازەیەوەی کە فڕە بدرێتە ناو ئاگرەوە. ئەو سێ سیفەتت هەبێ ئینشاء الله تجدين بهن حلاوة الإيمان بإذن الله. شيرني إيمان دتشي إن شاء الله. كم تيجي لنا بين معني كم دم هل بيتم هتاكلوا إن شاء الله خير. نابي كولدي نابي يعني سير كمثلا نخوشك دكتور درماني بونسيوا أو حفتيك بكاري دني دلا والله دكتور شار نبوم دلا بردوام بلا سري بردوام با أيوة كاتي دبت. بۆیە لەسەر قورآن خوێندن ذکر کردن دوعا کردن ان شاء الله زۆر دوعا بکە خوای گەورە واد لێ بکە کە چێژ لە عیبادەت و تاعەت بکەیت و شیرنی ئیمان بێتە دڵتەوە دوعا لە مشتێک گەورەترە.